من فەرهادم. ئێمە باخێکی خێزانیمان هەیە، بەڵام ئەم باخە کەمێک دوورە. دەتوانین بڵێین لە ناوەڕاستی بیاباندا بوو. عادەتمان وابوو کاتێک یەکێک لە خزمەکان بێزار دەبوو و دەیویست هەوایەک بگۆڕێت، دەچووینە ئەوێ. باخەکە خێر و بەرەکەتی زۆر تێدا بوو. هەم بەرووبوومی کشتوکاڵی هەبوو، هەم مەڕووماڵات. لەم باخەدا کرێکارمان هەبوو، یان باشترە بڵێم چاودێرێک، کە ئاگای لە هەموو شتێک بوو. ناوی ڕەحمان بوو، خەڵکی ئەفغانستان بوو. نزیکەی 4 ساڵ بوو لەگەڵمان کاری دەکرد. هەموو خێزانەکە گەورە و بچووک خۆشیان دەویست، چونکە جۆرە میهرەبانییەکی تێدا بوو کە باوەڕت نەدەکرد. بەڵام ڕاستی بڵێم ئەم دواییانە هەر کاتێک دەچووینە باخ دەمانبینی ڕەحمان کەمێک گۆڕاوە. جاران هەتا دەگەیشتین دەهاتە لامان دادەنیشت، چایی و قاوەی بۆ دەهێناین و بە شێوەیەک پێشوازیمان لێدەکرد وەک ئەوەی لە ماڵی خۆیدا میوان بیت. بەڵام ئەم دواییانە بە تەواوەتی گۆڕابوو. هەر کەسێک دەهاتە باخ دەمانبینی ڕەحمان خۆی لادەدات، دەچێتە ژوورەکەی و دەرگاش دادەخات. ئێستا خۆم گەیشتم، کوڕەمامم حوسێنیش دەگاتە ئێرە. دوای ئەوە پێکەوە دەچینە باخەکە و خۆتان هەموو شتێک بە چاوی خۆتان دەبینن. نزیکەی 5 خولەک دواتر کوڕەمامم حوسێن گەیشت. هەر بینیمی وتی کەی هاتیتە ئێرە؟ وتم هەر ئێستا هاتووم. چاوەڕوانی تۆ بووم، بە قەستیش نەچوومە ژوورەوە. وتی دەبوایە بچوویتایەتە ژوورەوە و لانی کەم قاوەکەت ئامادە بکردە، یاخود بە ڕەحمانت بوتایە هەموو شتێکمان بۆ ئامادە بکات. وتم کوڕم، ڕاستی ئەم ڕەحمانە ئیتر دەمترسێنێت. ئەم مانگی کۆتاییە ڕەفتارەکانی بە هیچ شێوەیەک ئاسایی نین. حوسێن وتی منیش لە مام و باوکت بیستوومە باسی ئەم بابەتیان کردووە. کێشەی ڕەحمان چییە؟ وتم تۆ 6 مانگە نەهاتووی بۆ ئەم باخ، لە من بپرسە کە هەموو کۆتایی هەفتەیەک لێرەم. ڕەحمان کوڕێکی ڕووخۆش و میهرەبان و خۆشەویستە، هەرچی سیفەتی باش ئەکەوێتە بیرت ئەم تێیدایە. بەڵام ئەم دواییانە تەواو گۆڕاوە. ڕەفتارەکانی سەیر و نامۆن، ئیتر نایەوێت لەگەڵمان قسە بکات و هەتا دەگەین دەبینین دەچێتە ژوورەکەی. هەندێک جاریش دەچینە ژوورەکەی بۆی دەگەڕین، بەڵام پەیدا نابێت. حوسێن وتی باوکە، من لە شتێک دەترسم. ئەم خۆشەویستە بەتەنیا لەم بیابانەدا. نزیکترین دوکان یان بێنزینخانە 50 کیلۆمەتر لێرەوە دوورە. نەکا کێشەیەکی بۆ پێش هاتبێت. وتم کێشەی تۆ ئەوەیە زوو خەیاڵ دروست دەکەیت. کوڕەکە کەسێکە نوێژ دەکات و هەموو شتێکی چاکە دەکات. نەخێر، من پێم وایە لەبەر تەنیایی بێت. لێرە تەنیا دەژیت. تەنیا ئاوا لەوانەیە مرۆڤ نەخۆشی دەرونی بگرێت. حوسێن وتی خودا لە نەخۆشی دەرونی بمان پارێزێت، بەڵام ڕاستی بڵێم ئەم میوانەی ئەم شەو کە من و تۆ بە تەنیاین کەمێک ترسناک بووە. وتم حوسێن تۆم بۆ ئەوە هێنایە ئێرە چونکە ڕەحمان زۆر رام گرنگ بووە. لای دادەنیشتم و دەردەدڵم لای دەکرد. هەموو شتێکم پێدەوت. ئەو پیاوە یارمەتی زۆری دام. لە زۆر جێگا دەستی گرتم. لەوانەیە نزیکەی ساڵێک لەمەوبەر کە بارودۆخم زۆر خراپ بوو، منی هێنایە هەمان باخ و 3 ڕۆژ لێرە مامەوە. لە ڕووی دەرونیەوە زۆر یارمەتی دام، هەتا ئەم بابەتەم لەبیرچەوە. حوسێن وتی کام بابەت؟ وتم بابەتی ئەو کچەی کە خۆشم دەویست، لەیلا. خۆت دەزانیت چەندە خۆشم دەویست، بەڵام لە کۆتاییدا نەمتوانی لەگەڵی هاوسەرگیری بکەم. لەو ڕۆژەوە باش نەبووم، هەتا هاتمە لای ڕەحمان و ئەویش زۆر قسەی بۆ کردم. ڕۆژانێکی تاو قسەی لەگەڵ کردم و هانیدام. لەو 3 ڕۆژە کارێکی کرد کە پزیشکی دەرونیش نەتوانێت بیکات. حوسێن، ڕەحمان بۆ من وەک کەسێکە چاکێکی زۆری لەگەڵ کردوم، دەبێت پاداشتی بدەمەوە. حوسێن وتی سەیرە کە تۆ ئەوەندە دڵنیات کێشەیەکی هەیە، بۆ ئێستا نەچینە ژوورەوە قسەی لەگەڵ نەکەین؟ لەوانەیە پارەی پێویست بێت. وتم پێم وانییە. نزیکەی مانگێک لەمەوبەر لای دانیشتم، لێم پرسی پارە یان شتێکی دیکەت پێویستە؟ تەنیا یەک وەڵامی دایەوە. وتی بەجێم بهێڵن، تەنها بەجێم بهێڵن، حەقتان بەکاری من نەبێت و بەجێم بهێڵن. حوسێن وتی باشە، وەرە بچینە ژوورەوە ببینین چی ڕوودەدات. چووینە باخەکە و دەستمان کرد بە گەڕان.
بەدوای ڕەحماندا، بەڵام هیچ شوێنێک ڕەحمانی لێ نەبوو. دەستم کرد بە هاواری بەرز. ڕەحمان، ڕەحمان. لە ناکاو حوسێن وتی: برام، وا دیارە خەوتووە. سیر کە لەو کۆگایی کۆتایی باخەکە دەنگ و ڕووناکێک دێت. چووینە پێشەوە و کاتێک گەیشتینە کۆگاکە ڕووناکێکی زۆر کەممان بینی. وا دیارە یەکێک ئاگرێکی داگیرسان و بەدزیەوە. سەرمان لێدا و دیمەنێکمان بینی. شۆک بووین. ڕەحمان کە بەدوایدا دەگەڕاین لە کۆگاکە بوو، بەڵام بە تەواوەتی ڕوود بوو. دیمەنێک کە دەمانبینی ئەوەندە ترسناک بوو کە حوسێن بەردەوام دەیگوت: کوڕم، ئەمە ڕەحمانە، ڕەحمان بەبێ جل. وتم: بەڵێ، بینیم، بەڵام وا دیارە لەگەڵ کەسێک قسە دەکات. حوسێن وتی: بەڵێ، وا دیارە لەگەڵ کەسێک قسە دەکات و دەبینێت. ڕووناکەکە زۆر کەمە، نەکا یەکێکی دیکەش لەگەڵی بێت. وتم: یەکێکی دیکە کێیە برام؟ ئەم پیاوە بەتەنیا لەم بیابانەدا دەژیت، کێ دێتە ئێرە؟ حوسێن وتی: بەڵام گوێ بگرە، من هەست دەکەم دەنگێک لە ناوەوە دێت. گوتم: کوڕم، خۆت هەڵمەخەڵەتێنە، دانیشە ببینن چی دەبێت. حوسێنم بەجێهێشت و بە قەستیش بە دەنگێکی بەرز هاوارم کرد: ڕەحمان، ڕەحمان. لە ناکاو بە شێوەیەکی سەیر دەرگای کۆگاکە بە توندی داخرا. لە کاتێکدا ڕەحمان لە کۆتایی کۆگاکە بوو، لانی کەم 6 مەتر لە دەرگاکە دوور بوو. خوایە دەرگاکە چۆن داخرا؟ ڕەحمان ئەوەندە دوور بوو لە دەرگاکە، وا دیارە حوسێن ڕاست دەگات. یەکێکی دیکە لەگەڵ ڕەحمان لە کۆگاکە بووە. خوا خێری پێ بکات، نەکا هاوسەرگیری کردبێت، بەڵام چۆن و لەکوێوە ژنی دۆزیوەتەوە؟ نەخێر، بێگومان چیرۆکێک لە پشتیەوەیەتی. لە ترسا من و حوسێن لەوێ دوور کەوتینەوە و لە گۆشەیەک خۆمان شاردەوە. دوای چەند خولەکێک دەرگای کۆگاکە کرایەوە. ڕەحمان هاتە دەرەوە، بەڵام ئەم جارە جلی لەبەر بوو، وەک ئەوەی هیچ نەبوو بێت. سەیری کردین و وتی: ئێوە لێرە چی دەکەن؟ وتم: ڕەحمان، چی بووە؟ تۆ جاران هەتا ئێمە دەبینی زۆر دڵخۆش بووی، دەتگوت دڵم بۆتان تەنگ بووە و چونکە لێرە بەتەنیام. ئێستا بۆچی کاتێک دەمانبینیت و دڵگران دەبیت؟ بە تووڕەییەوە وتی: زۆر قسە مەکە، چیت لە گیانم دەوێت؟ وتم: ڕەحمان، من و حوسێن هاتوون کەمێک هەوا بگۆڕین، هەتا بانگی بەیانی دەمێنینەوە، دواتر دەڕۆین. وتی: من لەدەست ئێوە ماندووم. باوکت و مامت گوتیان کوڕەکان بێنە ئێرە و بۆیە باش گوێ بگرن، کاتێکی کەمتان هەیە و لێرە دەڕۆن. وتم: باشە، بۆچی ڕەحمان؟ وتی: من زۆر ڕێز لێ دەگرم فەرهاد، بەڵام تۆ و کوڕە مامت کاتێکی کەمتان هەیە و دواتر دەڕۆن. وتم: باشە، لانی کەم چایەک یان قاوەیەک بخۆینەوە. وتی: نەخێر، نە چایی هەیە نە قاوە، ئێرە شوێنی کارە، تێگەی یان نە. خودایە، ڕەحمان هەمان ئەو ڕەحمانەی هەر کاتێک دەمانبینی بە گەرمی سڵاومان لێ دەکرد. ئێستا بووەتە ئەمە زۆر تووڕەیە. نازانم لە کەیەوە ڕەحمان ئەوەندە توند و دڵڕەق بووە. خودایە، بۆچی ئەمە ڕوویدا؟ چووین بۆ چێشتخانە، قاوە و چایمان دروست کرد. پاشان چووین دانیشین لە ژووری میوان. حوسێن وتی: بەخوا ئەگەر بە چاوی خۆم نەمدی بە، دەموت تۆ درۆ دەکەیت. پیاو، ئەمە چییە؟ هەڵسوکەوتی زۆر خراپ بووە. ئێمە بینیمان لە کۆگاکە بەڕووتی بوو. لە دواوی کۆگاکە چۆن دەرگاکە بۆ شێوەیە لە ناکاو کرایەوە؟ من وتم: نازانم، هەموو ئەم شتانە مێشکم شێت دەکەن، بەڵام هەرچی ڕوویدا بێت، ئێستا تەنها شتێکە بۆ من گرنگە خودی ڕەحمانە. چۆن بتوانم بیگەڕێنمەوە بۆ کەسەی کە پێشتر بوو؟ حوسێن وتی: کورە، ئەو تووڕەیە، وا مەکە شەڕ لە نێوانتانە دروست بێت. وەرە با قاوەکەمان بخۆینەوە و وەک خۆی وتی دوای یەک کاتژمە لێرە دەربچین. کورتەی قسە قاوە چاکەمان تەواو کرد. لە ناکاو بینیمان ڕەحمان لە بەردەم دەرگاکە وەساوە و ئەڵێت: ئەرێ ئێوە تێناگەن، پێم وتن کاتێکی دیاریکراوتان هەیە و دەبێت لێرە بڕۆن. وتم: باشە ڕەحمان، ئێستا دەڕۆین، نیگەران مەبە. ڕاستیش لە دەرەوە هاتین، دەرگاکەمان داخست و لە بەردەم ڕەحمان وامان نیشاندا کە بەڕاستی دەڕۆین. ئۆتۆمۆبیلەکەمان هیچ پێ کرد و لە باخچەکە دوور کەوتینەوە. بەڵام هەر کە کەمێک دوور کەوتینەوە، چرای ئۆتۆمۆبیلەکەم بۆ حوسێن هەڵکرد. ئەویش وەستا وتی: چی بوو؟ بۆچی چراکەت ئیش پێ کرد؟ کێشەیەک هەیە؟ وتم: حوسێن، بانقەست ئەو نیشانەیەم بۆ کردیت بۆی پێت بڵێم کە ئێمە ناگەڕێینەوە. ناگەڕێینەوە؟ وتم: تێبگە، هەردووکمان بەمبەست لێرە هاتوینەتە دەرەوە بۆ ئەوەی ڕەحمان دڵنیا بێت کە چوونەتەوە بۆ شار. بەڵام بەڕاستی ئێمە ناچینەوە ماڵەوە. بەڵێ، بە تەواوەتی ئەوەی پێت دەڵێم، من و تۆ ئۆتۆمۆبیلەکانمان لە شوێنێکی دوور دادەنین و بەپێ دەگەڕێینەوە. دەبێت لانی کەم 2 کیلۆمەتر بەپێ بڕۆین. وتم: 2 کیلۆمەتر؟ تۆ شێت بوویت؟ بۆچی دەبێت ئۆتۆمۆبیلەکەم لێرە جێبهێڵ؟ وتم: تێبگە حوسێن،
ڕەحمان نهێنیەکی هەیە و دەبێت بیدۆزینەوە. حوسێن وتی ئەگەر ئەم ڕەحمانە بووەتە کێشە بۆتان یان گومانت لێی هەیە، ئامۆژگاری دەکەم بە باوکت بڵێیت کە کارەکەی کۆتایی پێ بهێنێت و بیباتەوە بۆ ئەفغانستان. لەوانەیە ئەم پیاوە لە ڕووی دەرونیەوە ماندوو بێت چونکە چەندین ساڵە خێزانەکەی نەبینیوە. وتم نەخێر برا، من ڕەحمان باش دەناسم. بە کورتی حوسێن لەگەڵم دێیت یان نا؟ وتی نەخێر ببوورە فەرهاد، بەخوا من هاتووم بۆ ئەوەی هەتا بەیانی پێکەوە بمێنینەوە دواتر بگەڕێینەوە ماڵەوە. بەڵام ئێستا کە بابەتی چاودێریکردنی ڕەحمان هاتوتە ئاراوە، نەخێر خۆت بەتەنیا بڕۆ و چاودێریەکەت بکە، خۆت لەگەڵ. باوەڕتان هەبێ حوسێنی نامرد بەتەنیا منی هێشتەوە و ڕۆیشت. بەڵام بەخۆم وت دەبێت بزانم چیرۆکی ڕەحمان چییە. ئۆتۆمبیلەکەم لە شوێنێکی دوور نزیکەی 2 یان 3 کیلۆمەتر لە باخەکە پارک کرد و بە پیادە ڕێم کرد هەتا گەشتمە نزیکی باخەکە. بە قەستیش بەسەر دیواری باخەکە سەرکەوتم و لە نێوان دارەکاندا دەستم کرد بە داوازین. لەوێ بینیم ڕەحمان ئیشە سەیرەکانی خۆیەکە، جارێک زەوی هەڵەکۆڵێ و جارێک دەچوو بۆ لای ژوورەکەی و پاشان دەگەڕایەوە بۆ کۆگاکە. تا ئەوەی دیمەنێکی زۆر سەیرم لێ بینی. ڕەحمان هەموو جلەکانی داکەند و دووبارە ڕوود بۆیەوە، پاشان دەرگای باخەکەی کردەوە. بەخۆم وت ئەم شێتۆ بە کوێ دەچێ؟ بەڵام بەسەر سوورمانەوە بینیم بەرەو شوێنێکی زۆر سەیر دەڕوات، وا دیار بوو بەرەو ناوەڕاستی بیابان دەڕۆیشت. لە دوورەوە چاودێریم کرد، زۆر دەترسام کە هەستم پێ بکات و بەڵایەکم بەسەردا بهێنێت، بۆیە لە ترسا تەنها لە دوورەوە سەیرم دەکرد. بینیم بەرەو چیایەکی بچووک دەڕوات کە نزیکەی 1 کیلۆمەتر لە باخەکە دوور بوو. گەیشتە ئەوێ، منیش نزیکەی 1 کاتژمێر لە دوورەوە چاوەڕێم کرد. دوای 1 کاتژمێر بینیم ڕەحمان دەگەڕێتەوە، بەڵام ئەم جارە شتێکی زۆر سەیری لەگەڵ بوو. جلێکی سەیری لەبەر بوو، جلێک کە هەرگیز پێشتر نەمدی بوو، ڕەنگاوڕەنگ بوو، شێوەکەی زۆر نامۆ بوو. گەیشتە باخەکە و چەند کیسەیەکی سەیریشی لەگەڵا بوو. چووە ژوورەوە، منیش لە نێوان دارەکاندا بەردەوام بووم لە چاودێریکردنی تا بینیم چووە ژووری خەوتنی خۆی. زۆر ترسا بوو، لەگەڵ خۆمدا ئەموت ڕەحمان نهێنێکی هەیە، من ناتوانم لەو نهێنە تێبگەم. بڕیارمدا بگەڕێمەوە بۆ لای سەیارەکەم. چووم سەیارەکەم داگیرساند و ئەمویست بگەڕێمەوە بۆ شار. بەڵام لە ناکاو بیرۆکەیەک هاتە مێشکم. بۆ نەچمە ئەو چیایی کە نزیک 1 کیلۆمەتر لە باخەکەوە دوورە، بۆ نەچمە ئەوێ و ببینم چی لەوێ ڕوودەدات. بەخۆم وت لانی کەم ئۆتۆمبیلەکە لەگەڵمایە، ئەگەر شتێک بەسەرما هات دەتوانم هەڵبێم و لەوێ دوور بکەمەوە. بەڕێکەوتم و ڕۆشتم بەرەو چیاکە. هەر کە نزیک بوومەوە لە ناکاو شتێکی زۆر ترسناکم بینی. پیاوێک لەوێ وەستا بوو، پیاوێکی زۆر ترسناک، ڕوخساری نائاسایی بوو، بە چاوێکی نامە و ترسناکەوە سەیری منی دەکرد. لە ترسا بەدەنگی بەرز وتم ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم. هەر کە ئەم شتانەم وت پیاوەکە نەما، وەک ئەوەی هەرگیز لەوێ نەبوو بێت. لە کاتێکدا چەند چرکەیەک پێش ئەوە بە تەواوەتی لە بەردەم چاوما وەستا بوو. ترسا بووم، زۆر ترسا بووم. بێ ئەوەی درەنگ بێت بڕیارمدا لەوێ دوور بکەومەوە و بگەڕێمەوە بۆ شار. بەڵێ گەڕامەوە شار و چوومە ژوورەکەم. درۆ ناکەم ئەو شەوە یەکێک بوو لە ترسناکترین شەوەکانی ژیانم. هەڵمدا لانی کەم 4 کاتژمێر بخەوم، بەڵام نەمتوانی بە ئارامی بخەوم. بەردەوام کابوسی ترسناک و نامۆم دەبینی. بەیانی کە هەستام یەکسەر چووم بۆ لای یەکێک لە خزمەکانمان کە کەسێکی زۆر پابەند بە نوێژە و زۆر کاری دینی ئەکات. ناوی حاجی ئاغای ڕەزایی بوو، پێش نوێژی مزگەوتێک بوو. ماوەیەکی زۆر کاری لەم جۆرە بابەتانەی کردبوو. هەموو چیرۆکەکەم بۆ گێڕایەوە. بە وردی هەموو ئەو شتانم پێوت. حاجی ئاغا کەمێک بێدەنگ بوو، پاشان پێیوتم فەرهاد پرسیارەکەم هەیە، ئەم ڕەحمانە چەندێکە لای ئێوەیە؟ وتم چەندین ساڵە حاجی، ئەم پیاوە یەکێک بووە لە باشترین کەسەکان. ئێمە زۆر متمانمان پێی هەیە. باوەڕەکەی چەنە خۆشمانەویست. پاشان بەدڵنیاییەوە وتم بەڵام ڕاستی بڵێم بەم دوایانە زۆر گۆڕاوە، خۆی گۆڕاوە و هەڵسوکەوتی وەک جاران نییە. وەک پێم وتیت دوێنە شەو چاودێریم کرد و بینیم بەرەو چیاکە ڕۆشت. کاتێکیش لە باخەکە چووە دەرەوە ڕوود بوو. حاجی ئاغا بەدەنگێکی نزم وتی ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم. من گومانم لە شتێک هەیە. وتم چی حاجی؟ گوتی ئەم پیاوە یان جادوگەرە یان جادو لێکراوە. بەسەر سوورمانەوە پرسیم جادو لێکراوە؟ بۆچی حاجی؟ وتی نازانم، بەڵام بەڕاستی من لەگەڵت دێم، لە دوورەوە چاودێری دەکەین و خۆمان دەبینین چی ڕوودەدات.
حاجی ئاغا کە یەکێک بوو لە کەسانی زۆر متمانە پێکراو ئەو شەوە لەگەڵمان هات. بڕیارماندا نزیکەی 2 نیوەڕۆ بەرە باخەکە بڕۆین. کاتێک گەیشتین سەیارەکەمان لە دوورەوە پارک کرد. هەمان کاری شەوی پێشوومان دووبارە کردەوە. بە پیادە ڕێمان کرد و تا گەیشتینە نزیک باخەکە. پاشان لە پشت یەکێک لە دیوارەکاندا وەستاین. دارەکان بە شێوەیەک لە دەوروبەرمان بوون کە هیچ کەسێک لەناو باخەکەدا نەیدەتوانی هەست بە بوونی ئێمە بکات. ئێمەش بە بێدەنگی لەوێ چاوەڕێ بووین. چاوەڕێی ئەوە بووین ببینین ڕەحمان ئەم شەو چی دەکات. سەیرمان دەکرد و وتم ببینە حاجی ئەو ژوورە ژووری ڕەحمانە. حاجی وتی ڕاستی بڵێم هەست دەکەم کە شوهۆی ئەم باخە زۆر قورسە. بینیمان ڕەحمان لە کۆگاکە هاتە دەرەوە. ئەم جارە بە تاواتی ڕوود بوو. دواتر چەند کیسەیەکی هەڵگرت و وەک شەوی پێشوو لە باخەکە چووە دەرەوە و بەرەو چیاکە ڕۆیشت. سەیری حاجی ئاغام کرد و وتم بینیت حاجی ئەمە هەمان ئەو چیایەیە کە پێم وتیت. من دوێنێ شەو بە چاوی خۆم پیاوێکی بەتەمەنم لەوێ بینی هەرکە هاوارم بۆ خودا برد لە ناکاونەما. حاجی وتی گوێ بگرە ئێمە ناتوانین بچینە ئەوێ چونکە نازانین لەوێ چی ڕوودەدات بەڵام بوەستە و 5 خولەک چاوەڕێ بکە. حاجی ئاغا دەستی کرد بە تەلەفۆنکردن. نزیکەی نیو کاتژمێر دواتر ڕەحمان لە چیاکەوە گەڕایەوە وەک شەوی پێشوو ڕاستەوخۆ چووە ژوورەکەی. حاجی ئاغا وتی نیگەران مەبە من تەلەفۆنم بۆ 4 کەس لە هاوڕێکانم کە وەک خۆم لەم ئیشانە ئەزانن ئێستا وا لە ڕێگان و دێن. پرسیم بۆچی حاجی؟ وتی گوێ بگرە ئێمە دەچینە ژوورەکەی و کۆتایی چیرۆکە دەزانین. دوای ماوەیەک ئەم 4 کەسە لەگەڵ حاجی ئاغا گەیشتن. ئێمەش ڕاستەوخۆ چووینە ژوورەوە. هەرکە چووینە ناو باخەکە لەبەر دەرگاکە وەستاین. ڕەحمان دەرگاکەی کردەوە. کاتێک ئێمەی بینی زۆر سەرسام و تووڕە بوو. وتی ئێوە لێرە چی دەکەن؟ وتم ڕەحمان من لەگەڵ ئەم پیاوانە هاتووم. هیچ هەلێکمان پێ نەدا. هەموومان هێرشمان کردە سەری. ئەو 4 کەسەی حاجی ئاغا بانگی کردبوون زۆر بەهێز بوون. دەست و پێیان بەست. دواتر دەستیان کرد بە دوعاکردن. ڕەحمان دەستی کرد بە هاوارکردن. هاوارێکی زۆر ترسناک بوو. بە جۆرێک کە مرۆڤ بە دەنگەکەی هەستی دەکرد کێشەیەکی گەورە هەیە. ئەم دۆخە نزیکەی 3 کاتژمێر بەردەوام بوو. هەتا ڕەحمان هێواش ئارام بووە و هاتەوە سەر خۆی. حاجی ئاغا سەیری منی کرد و پێی وتم هەر وەک بیرم دەکردەوە فەرهاد ئەم پیاوە جادوولەکراوە. وتم جادوولەکراوە؟ وتی بەڵێ ئێستاش وەرە ڕەحمان هاتۆتەوە سەر خۆی. سوپاس بخوا قورئان کاری لەسەر کردووە و وەرە. چووینە ژوورەوە و ڕەحمانمان بینی زۆر سەرسام بوو. وا دیار بوو لە خەوێکی زۆر قوڵ و درێژ هەستا بێتەوە. سەیری منی کرد و وتی فەرهاد تۆ لەکوێیت؟ چەند مانگە بۆ لام نەهاتوویت؟ لەکوێیت؟ وتم من چەند مانگ نەهاتووم. من هەمیشە لێرە بووم بەڵام تۆ دەرت دەکردم. سەرسام بوو وتی من دەرم دەکردی؟ من تۆم وەک برا بچووکەکەم سێرەکەم. چۆن دەتوانم دەرت بکەم؟ وتم هەموو شتێک بەڕاستی پێڵم تۆ گۆڕابوویت. بەڕووتی لەناو باخەکەدا دەڕۆیشتیت و هەموو جارێک دەچوویت بەرەو چیاکە. چیرۆکی ئەم چیایە چییە؟ وتی ئەو چیایە لێرەیە. بۆچی دەچووماوێ؟ وتم بەڵێ ئەو چیایە. کەمێک بیری کردەوە وتی ڕاستیەکەی ئەوەیە شوانێک بوو نزیکەی 6 مانگ لەمەوبەر شوانێک شەوانە دەهاتە ئێرە و داوای خواردنی لێ دەکردم. منیش هەرچی هەم بوو پێم دەدا. کەمێک وەستا پاشان بەدەنگێکی سەرسامیەوە وتی دواتر نازانم چی ڕوویدا. ئەم شوانە پێی وتم کچێک لێرەیە و من دەتوانم هاوسەرگیری لەگەڵ بکەم. ئەو کچە هاتە لام و منیش هاوسەرگیریم لەگەڵ کرد. پێکەوە دەژیان وەک ژن و مرد. بەڵام بەخوا نازانم چی بەسەرما هات. هیچم لەو ماوەیە بیر ناکەوێتەوە. حاجی ئاغا وتی هەر وەک بیرمان دەکردەوە ئەو شوانەی بینیوتە جادوگەرێک بوو. چی لێت سندووە؟ ڕەحمان وتی بەخوا نازانم بەڵام هەندێک پارەم لێرە کۆ کردبووەوە. ڕەحمان دەستی کرد بە گەڕان بەناو ژوورەکەدا. لە ناکاو سەرسام بوو. هەموو ئەو پارە و زێڕانەی کۆی کردبوونەوە بۆ ئەوەی بۆ خێزانەکەی دیاری بکڕێت لە ژوورەکەدا نەمابوون. وتی خوایە پەیوەندیمان پۆلیسەوە کرد و چەند ئەفسەرێک هاتن. ڕەحمانمان لەگەڵ خۆمان برد بەرەو چیاکە ڕۆیشتین. کاتێک گەیشتینە ناو چیاکە ئەو شوانە ترسناکەمان دۆزیەوە. خەوتە بوو لە تەنیشتی پارە و زێر و کەلوپەلی زۆری دیکە هەبوون. هەرکە چوونە ناوەوە کاتێک ئەو پیاوە ئێمەی بینی زۆر سەرسام بوو. باوەڕ ناکەن لەبەردەم چاوی خۆمدا بینیم ئەو پیاوە وەک ئەوەی لە زەوی بەرز ببێتەوە لە هەوادا وەستا بوو. بەڵام هەرکە حاجی ئاغا دەستیان کرد بە خوێندنەوەی ئاەتەکانی قورئان ئەو پیاوە لە ناکاو کەوتە سەر زەوی. بەخوا پێش ئەو ڕووداوە چەند جارێک دەربارەی جادوو بیستی بووم بەڵام هەرگیز باوەڕم نەدەکرد تا ئەو ڕۆژە. بە چاوی خۆم بینیم ئەو پیاوە نزیکەی 4 پێ لە زەوی بەرز بووبەوە. ئەگەر حاجی ئاغا ئەو پیاوانەم لەگەڵان نەبوونایە لەوانەیە کارەساتێکی زۆر گەورەتر ڕوویان دابایە.
دواتر پیاوەکە کەوتە سەر زەوی و پۆلیس دەستگیری کرد. دانی بە هەموو شتێک دانا. دانیشی بەوە دانا کە جادوگەرێکە و لە ڕۆژهەڵاتی ئاسیاوە هاتووە. دەیوت لە بیاباندا سەرگەردان بووە و بەڵام چونکە جادوگەرێکی کۆن بووە دەستی کردو بە جادوکردن لەو ناوچەیە. لەبەر ئەوەی خەڵکی ئەو ناوچەیە لێک دوور بوون و لە بیاباندا دەژیان سوودی لەو دۆخە وەرگرتووە. هەندێک لە شوانەکانی بینیوە و فریوی داون. پێی وتون کە دەتوانن هاوسەرگیری بکەن و کۆمەڵێک جنیشی هێناوە بۆ ئەوەی کاریگەریان لەسەر بکات و بەڕاستی باوەڕیان پێ بێنێت کە هاوسەرگیریان کردووە. هەروەک ئەو بەڵایی بەسەر ڕەحمانی بێچارەی هێنابوو. دواتریش پارە و هەرچی سامانێکیان هەبووە لێیانی دزیوە. خۆشبەختانە دوعا و خوێندنەوەی قورئان بۆ ڕەحمان بۆ 5 ڕۆژ بەردەوام بوو. سوپاس بۆ خودا حاڵی بەتەواوەتی چاک بووەوە و تەندروستی و هۆشی خۆی بۆ گەڕابەوە. بەڵام لەو ڕۆژەوە ڕەحمان پێی وتین کە لێرە دەڕوات و دەگەڕێتەوە ئەفغانستان. دەیوت ئەوەی بەسەری داهاتووە زۆر ترسناک بووە و چیتر نایەوێت لەم شوێنە بمێنێتەوە. سوپاس بۆ خوا ڕەحمان گەڕایەوە ئەفغانستان. زۆر هەوڵمدا دووبارە بیهێنمەوە بەڵام هەمیشە دەیوت ئەو ئەزموونەی بەسەری داهاتووە وای لێ کردووە ڕقی لە بیابان بێت. دەیوت ماوەی ژیانی لەگەڵ خێزان و هاوسەرە نوێیەکەی بەسەر بێت. خدا پشتیوانت بێت ڕەحمان. بەڕاستی پیاوێکی چاک بوویت و ئەم شتە هەرگیز شایستەی تۆ نەبوو. ئاگادار بن شەوانی درێژ لە بیاباندا نەخەون مەگەر پێش خەوتن زیکر و دوعاکانتان خوێندە بێتەوە. هەر کوێ دەڕۆن پەنا بە خودا ببن چونکە لەوانەیە بچنە دۆڵێک یان شوێنێک کە لە باوەڕی ئەواندا شوێنی نیشتەجێبوونی جنەکان بێت. لەو کاتەدا لەوانەیە کێشەیەکتان بۆ دروست ببێت. ئەگەر تووشی ئەم شتانە ببیت لەوانەیە هۆشیاری خۆت لەدەست بدەیت و هەڵسوکەوتێکی نامۆ بکەیت وەک ئەو کەسانەی هەندێک جار لە شەقامەکاندا دەبیندرێن. ئێستا بۆ چونتان چییە؟ ئەگەر ئێوە لە شوێنی من بوونایە چیتان دەکرد؟ بۆ چوونەکانتان لە کۆمنت بنووسن. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایبی چەناڵەکەش بکەن. چاوەڕێی چیرۆکی داهاتوو بوون و لە بیریشتان نەچێ ئەم بابەتە شەیر بکەن بۆ هاوڕێکانتان. خواتان لەگەڵ بێ و خوا گەورە پارێزراوتان کات.